ئەمانەوێت قسە بکەین لەسەر گرنگی بە دۆکۆمنتکردنی ئەم تاوانانە کە لە حەقی گەلی کووردا ئەنجام درراوە بە تایبەت ئەنفال کە قەبارەی تاوانەکە یەکجار گەورەیە بزانین هەتاکو ئێستا چی کراوە و پێویست دەکات چی بکرێت کاتێککە ئێمە سەیری سەرچاوەکانەکەین کە لەسەر ئەنفال نووسراوە لەسەر هەنگاوەکان چۆنراوە زانیارەکان لەسەری چی هەیە ئەبینین بابەتەکان تا ڕادێک دووبارە بوونەوەی پێوەیە و ئەوەی کە تۆ هەنگاوێکی نوێن رابێت زۆر بە کەمی ئەبینی ئاری لەوانەیە ئەمە جێ گلەیی بێت بەلای هەندێک لە کەسەکانەوە بڵێن پێویستەکە کاری زیاتر و هەنگاوی چرتلی بۆ بنرێت هەنگاوی ئاکادمیک و زانکۆیی بۆ بنرێت ئێمە قساکەین لەسەرەوەی کە گرنگی ئەم هەوڵانە چییە ئەبێ چی بکرێت بە تایبەت لەمە بەدووە لەبەر ئەوەی کەلانێ ژمارەك لەو کەسانەی کە ئەگەر لە دوای ئەنفال بەجێ ماون لەوانەیە با بڵێن بە حکمی ئەوەی کە تەمەەن سنووردارە ئەبێت سوود وەربگیرێت لەوەی کە لە سنگی ئەمانەیە ماوەتەوە قسەی ئەمانە هەڵ بدرێت کە بە دۆکۆمنت بکرێت هەر بۆی بزانین هەنگاوەکان چ لەکس پاڵی شەقساکەین لەسەرەوەی کە تا چەند مۆنۆمنتکردن دەتوانێت گرنگی هەبێت کاتێککە ئێمە باسی مۆنۆمنت ئەەکەین لە بابەتە جینۆسایدەکانە کە بەداخەوە گەلی کورد بەرۆکی چەندە هابارگیراوە هەر بۆیە قساکەین لەسەرەوەی کە بزانین دۆکۆمنت مۆنۆمنت لە ئەم نێوانەیە دەتوانێت تا چەند ڕۆڵی هەبێت و دەوری هەبێت و ئێمە دەتوانین چۆن سوود لە مۆنۆمنت ببینین بۆ گێڕانەوەی ئەم چیرۆکە تاڵانی خۆمان لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر عوسمان قادر پسپۆڕی هوەری لە بواری دۆکۆمنتکردنی ئەنفال و جینۆسایدی کورد کە ئێستا لە لامان دەبێت زۆر بەخێر سەرچاو بەخێر بیت دکتۆرجان بەخێر بیت زۆر سپاسی کەم ممنونم بەخێر بیت دکتۆر عوسمان دیارە بێگومان خۆشیسان پێشەوەی بچینە لای یەکێکە لەو هونەرمەندانی کە خەمی دۆکۆمنت و خەمی گەاندنی پەیامی جینۆسایدی هەیە لە ڕێی کارە هونەریەکانیەوە کەم تا زۆر ڕەنگە بینی بێتان زۆرێک لەو مۆنومنتانی کە ئێستا هەیە لە چمچەماڵ لە گەرمیان تەنانەت ئەم چکە ساتر شخصی تیاکەین بەردەوام دکتۆر پێشانگەی تایبەتی خۆی هەیە لەسەر جینۆساید لە زۆرێک لە وڵاتانی جیانیش پێشانگای خۆی کردوێتەوە لەسەر جینۆساید بۆی کە زیاتر ڕوون بێ لەلاتان گفتوگۆکانمان تایبەتێ بەچی لەبەرەوەی بەڵگەی وێنەیمان کەمە لەبەرەوەی بەڵگەی ڤیددیۆیمان لەسەر پرۆسی ئەنفال و جینۆسایدی ئەنفال کەمە لەسەر گزوشتەی ئەو کەسانی کە ئەیجێڕنەوە دکتۆر وێنای کردوون و زۆرێک لە پێشانگاکانی وێنەکانی کەیبینن هەمویان چیرۆکی ڕاستەخینەن و ئەو تراژیدیان کە ناوی ئەنفالە بۆیە قسەکانمان زیاتر لەو چوارچەوەیەدا کۆکەینەوە دکتۆر جیان زۆر بەخێر زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێ مەمنونم سەرەتا سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ هەموو شەیدان و قوربانیانی کوردکوژی ئەنفال جینۆسایدی کورد هیوادارم ڕۆحی کەس و کار و قوربانیەکانیان ئاسوودە بێ و نەفرەت لە جاش و خۆفرۆشان و ئەوانی دەستیان هەبوو لە ئاسانکردنی ئەو کۆمەڵکوژیە ئێوەش دەستان خۆش بێ سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز جا ئاریش لە بیانی قسەکانیان باسی ئەوەی کرد کە بەڕێزە چەندەها ساڵە تەمەنی خۆت داناوە بۆ خزمەتکردنی هونەر لە ڕێگەی گێڕانەوەی بە تایبەت تاوانی ئەنفالە هەر سەرەتا با بەمەوە دەست پێ بکەین کە هونەر تا چەند دەتوانێت هەنگاوێکی چڕ بنێت و تا چەند دەتوانێت دەنگێکی بەهێز بێت بۆ بە دۆکۆمنتکردن بۆ گێڕانەوەی ئەوەی کە ڕوبەڕووی گەلی کورد بووە بە تایبەت لە ئەنفالە بەڵێ کاڵێن بە تایبەت ئەنفالە کاگاری دەستپێشی کرد لەوەی کە لەبەرەوەی لە ئەنفالە ئێمە هیچ دۆکیمنت و داتایەکی وێنەییمان نییە هیچ ڤیددیۆیەکی بینراومان نییە کە باسی ئەو خەڵکانەکەن لە ژوورە تاریکەکانە لە سیارەکانە لە ناو ئەو کەمپانی عرعر و تۆبزاوە و نوگرە سەلمانە چۆن ناخۆشترین کات و ساتەکانیان بەسەر بردو تاکو کورد مردون و بەرەوژیانی مردون ڕۆشتون هیچ ئەمانە نازانین لەبەر ئەوە زۆر گرنگە کە ئەمە وێنەمان هەبێت بۆەوەی لە زاکیری خەڵکا بمێنێتەوانێت چکم مازانین کە یعنی ئەو وێنە و پەیکەر و داتاشینانەی کە لە ئەشکەوت و لە شاخەکانە بە هەزارها ساڵە بۆ ئێمە ماوەتەوە ئەومان پێڵێن کە ئەمە زاکیرەیە لە بیاتی خەڵکایی هێڵێتەوە کە وێنە ئەتوانێ گزارش لە سەدان هەزار ساڵ پێش ئیستا بکە و ئێمە لەم ڕێگایەوە ئەتوانین پارێزگاری لێ بکەین و بتوانین لە بینینەوەی نوێ بێڵینەوە بەرەوە وێنە زۆر گرنگەوە بە دۆکیمنتکردن بۆ هێشتنەوەی
بەتایبەتی لە کەیسێکی وا لە قەرنی سەدەی 20 کە ئەم کارە ساتە ڕووبا یان مەرگە ساتە ڕووبا ئێمە کە تا ئیستا لە ئاستی هەنگاوی یەکەمی شانین بۆ دۆکیمنتکردنی ئەمە مەرگە ساتە دوای 24 ساڵ ئێمە هەر ڕاوەحەکەین. باشە دکتۆر وێنە ئەو وێنە نەخشانراوانی کە جەنابەت ئایان نەخشێنی حەقی باڵێن سەرگوزشتە ئاياتەوە یعنی دەتوانێت ئەو واقعەوە خۆی بگەێنێت؟ بەڵێ ئەمە کارێکی ریالیستیکی نییە واقعی نییە کە دقیق بۆ کارێکی هەستیاریە لەژێر تیمێکی زۆر پرۆفیشناڵە منم کاران کردوازیتەوە بۆ سەر مە زیاتر هەستەکانە گێزێتەوە لەوەی واقع بجێزێتەوە جیاوازە لەوەی کەوا من پیشانی بەم کە ئەم پرۆسەیە چۆنی بۆ چۆن دەسی پێکردووانە من زیاتر کارەکەم بەو شێوەیە لە وکو باسم کە لەژێر دەستی چەند پسپۆڕێکی شارەزایەکە بە دوای ڕیسێرچێکی زۆر و بەحسێکی زۆرەوە لە بە ئاگاداری چەند کەسێ لە ڕووی سایکۆلۆژیە کە بە ئاگان لەوەی کەوا قوربانیەک یا ڤیکتیمێکە تووشی شۆک بۆتەوە چۆن ڕفتایی لەگەڵا بکەمە چۆن بتوانم و ئازارە بجۆزمەوانێ کارم کردووە و کارەکانی من بەو شێوەیە زیاتر گزارشتەکە کە هەستێکی نزیکی تیا بۆ ئەو کەسایە من دلیلیشم زۆرە بۆ ئەوەی کە قوربانەکان چۆن خۆیانی تیابینەوە لە کارەکانە بێ ئەوەی ڕالیستیکیان لە کوڕی ئەو بچێت لە کچی ئەو بچێت لە کەسوکاری ئەو بچێت ئازارێکی ئینسانیەکەی بینێ لەو کاتە لە کەسێکی لە دەستداوەیان کۆمەڵێ کاری نەشیاوە بینێ چۆن ئەو ئازارە لە بەدەنیا بەدیەکە یا لە مچاویا بەدیەکەی ئەمانە ئازارەکانە لە بەرامبەریان بوویواتە بە چاپێکوتن لێت وەرگرتون یان لە ڕێی میدیاوە لە ڕێ ئەوگانی کە هەیە لە ڕێ ئەمانەوە توانی ئازارەکانم بکەی بوێنە؟ بڵێ یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم بەحسەی من کە کردم سەرەتا ئەوە بوو ئایا من پەنا بۆ ئەو کتێبوو گۆڤارانە بەرم یا ئەو بەرنامە تەلەڤیزیۆنیانە بەرم کە لە کورسات و خاک و کوردستان تیڤی و یان ئەو بەڕێزانەی وەکو کاک لەتیفات فەرج و کاک عومەر و هەندێک چالاکەوانی لەسۆزی ئەنفال هەند کە کتێبیان چەندین چیرۆکی ئەنفالیان کردو ئایا من پەنا بەرم بۆ دانیشم ئەم نیشانە بکەم و چیرۆکەکانیان نقڵکەمیان دروستە من بچمە لای قوربانیەکان خۆیان ئەوانەی کە ڕزگاریان بوو لە کەمپەکانی نوگرە سەلمان چیرۆکەکانیان وەرگرم کاتێ دیراسێکی باشم کرد لەسەر کەیسی هێولاکۆست و هەندێک لە ئەرمەنیەکان و ئەو بەحسانی بە پێی ئەو بەرەو پێشچوونانم کە ڕۆژمەسەری کە جیاوازێکی زۆر هەبوو لە بینی وتنی ئەو کەسانە کە لە ئەسڵا هەن و لەگەڵ بەرنمەکانە هەندێک بەرنامە هەیە بۆ نەدروست بووە کە زۆر جیاواز بوو لە بینی ئەو چیرۆکانی کە هەریەکی لەو بەڕێزانە ئیجێڕنەوانێ لەبەرەوە منی خستەکەمانەوە کە کامیان ئەسڵە بۆیە بۆ ئەوەی کە من وێنە پێیا بکەم نابێ پەنابەرم بەوەی زمانی دوو هەم سێ هەم چوارەم ئەبێت دارێک چمەلای ئەو کەسەکە خۆیەتی بەرەوە خۆشم لەو منتیقانە ژیاوم لەو کاتاناسی 4 ساڵ پێش ئەو کاتە پەنام برد بۆ ئەو منتیقەیە کە خۆم تایە بووم لە گەرمیان و منتیقی ڕزگاری و کەلار و ئەو شوێنانە بۆیە ئاشنا بووم بە شوێنەکە ئەوانی زیاتر باوەڕیان بە من پێیا کرد کە ئاگیان لە حەدەسەکان بوو وەکو خۆی شتەکانم وەرەگرت لە کاتی جێهێشتنی دیەکانیانە دابڕانیان ناگرتیانیان جاکردنیاوەیان بردنی مناڵەکانیان ئەمانە بۆ ئەوە زۆر ئاسان بوو زۆریش ئۆریژناڵەتی پێوە بوو کاتێک ئەو خۆی قسەی لەسەر بابەتەکانە کرد چکم جاری وا هەبوو زۆر لە بابەتەکان کە تەجی لە کرێوانە خۆی هیلاکە ماندووە نەخۆشە یا ئەمنەی و تۆ بێتاقەت بووە کوڕەکەی بۆ جێڕێتەوانێ و نووسەر ئەینووسێتەوە زۆر لەم بابەتانی تیا بوو بەڕاستی بەڵام ئۆریژناڵەتی بۆ ئەوەی کەوا وێنە وەرگرم من یەکسەر لەگەڵ قوربانیەکانە چەند قوربانیەکە بوو بەڕاستی کە من 27 کاری بەرامبەرم لەگەڵاکردن 15 دی هەڵبژاردن بە تەمەن هەم کچی عازەبیتیا بوو کە 11 عازەبیش نایانی لە بینی مناڵ و عازەبە و کە دایک و باوکی لەگەڵانە بووە و کەسی کەم وەرگرتووە کە پیرێژنیەکە کە کەسوکاری هەمووی لە دەزاوەڕ خۆیەتی یان پیاە پیرەمێردێک کە عینوشێ بۆی ئازارەکان تێکەڵ بێ لەگەڵ ژنێکی گەنجی شاکە 3 مناڵی هەیە و باقی کەسوکاری هیچی نەماوە جا ئەمانە کۆمەڵێک چیرۆکن کە ئەتوانم بڵم چەترێکە بۆ ئازاری هەموو ئەوانی کە بەم شێوەیە ئازاریان بینی و یان نەماوەنی کە بتوانین ئەمە چیرۆکەکانی بهێڵینەوە پێم وایە بە پێی ئەو داتا و بەحسانی کەوا لە سەکارەکانی من هەتا لە دەریشەوە کراوە لە سەدەمی هۆلاکۆستی شا ئێمە بەدەیان و
چەندین هونەرمەندی زۆر بە توانامان هەیە کە کاریان کردووە بەس لەم شێوە کارانە کە گەڕابێتەوە لەسەر دۆکیمنتی قوربانێکی کاری نەکردو بۆ شێوەیە لەبەرەوە توان بڵم مۆدلێکی تازەی ئەو شێوە ئیشکردنەیە کە زانکۆی لەندەن بۆ هونەر زۆر گرنگی پێدا لە سنتەری هێڵکاریش هەر ئاینەشت وەکو بینیشتان چەند خوێنەوەکی باشی لە مۆزەخانی جەنگی بەریتانی و لە تەیت گەلەری و لەو شوێنانە بۆ کراوە بۆ کوالەتی کارەکان زۆر باش دکتۆر باسێکی زۆرێک لە کارەشێوەکارەکانمان کرد کە جەنابەت وەکو بەڵگە ئێستا ئەمانە بۆ مێژوو وەکو بەڵگە کاریان لەسەر دەکرێتەوە ینی تۆ بەدای ئەوەیە گەڕاوی چیرۆکێکی تراژیدیا هەست و نستی قوربانیانت کردوتە کارێکی تابلۆیەکی شێوەکاری ئەوەی بیبینێ دەزانێت قەزیەکە چییە لە چ وڵاتێک پێشانگاشت کردوتەوە ئەم پێشانگایانت پیشانی کەسی بیانی داوە کارەوە توانیمەکەەوە بەشداری چەندی کۆنفرانسی نێودەوڵەتی تیا بکەم کە لە هەموو وڵاتانی تقریبان کیشۆرەکان لە ئوسترالیا لە ئەمریکا لە زۆر وڵاتانی ئەوروپا لە چەندی کۆنفرانسا لە ئیتالیا لە ئەرمینیا لە ئەڵمانیا بەشداریم کردووە و توانیمە ئەم پەیامەیە ئەم چیرۆکە بگێنم بە خوێنەر و بینەری ئەو کۆنفرانسانە کە زیاد لە بڵێن دەیان زانکۆی جیهانی لێوێ بەشداری بوون و توانیمە ئەقلەن ینی ڕۆحێکی خۆم ئاسوودە بکەم کە ئازاری ئەو خەڵکەم گەیانۆتە ئەو کۆمەلگا توێژەرەوە و تێگەیشتوێکە لەو بابەتانە کارەکەن کە زۆر بەکەمی کار لەسەر ئەم بابەتەکراوە زۆر بێ ئاگان لەوەی کەوام حەدەسە ڕوویەوە بەڕاستی کاردانەوەیان چی بوو دکتۆر بڵێ کاردانەوەیان بەتەکیید زۆر هەستیارانەیە و زۆر وەکو هەموو کەسێکی کە پێیان ناخۆشە کە شتێکی ئاوەڕوویاوە پێیان سەیرە کە تا ئیستا بابەتێک نییە ئەوەی کەس سپاس بە پرسیارەکەی کە تا ئیستا توێژەرەوەی باشمان نییە لە ڕیزمانەوانی و چکم لە بابەتێکە کە من لە کۆنفرانسی وایە چوم زیاد لە 120 پەیپەر تەقدیم کراوە تەنا کوردەیە یەکێکی کە ئەگەر هەبێ بابەتێکی هەبێ لەسەر کورد هیچ شتێکی کە نییە لە کاتێکا من لە بزۆ کۆنفرانسانە کە بووم یەگۆسلافیەکان بابەتیان هەبووە 18 بابەتیان هەبووە لە هەموو ڕوانگەیەکانی ئازارەکانی ئینستا و سایکۆلۆجیانەوە لە ڕووی تعداکردن لە مناڵەوانێ لە ژنەوان لە کاتی هەرباچی ڕۆیا برسیکردنیانەوە هەردووە بایبەتی جیاوازیان هەیە کە بتوم من کەسێکی وەکو منە چمەوە 20 دقیقەم هەیە بۆی بابەتی بەهەژیانم ئەویش دۆکمنتکردنی ئەنفالە کەسێکی کە نییە کە بابەتێکی بێ لە ڕووی جوگرافی و سیاسیەوە باسی ئەنفال بکە باسی هۆکارەکانی جینۆساید بکە باسی تعریب و تەبعیس بکە باسی ئەو کاریگەریانی و دەوڵەتی و هینانە بکە کە بۆ کورد پشتی خراوە ئەمانە هەمووی بابەتی جیاوازەکانەوە باسی بکرێت یعنی لە دیوی جیاوازەوە باسی بکرێت ئەوان لە دیدی جیاوازە پێویستە ئێمە بەتاڵین لەوەی کە لەوێ شتێکمان هەبێ باسی ئەمە خەمی حکوومەتی هەرێمی کوردستانە پەرلەمانە و خوێندنی باڵایە و زانکۆکانە تەشجیعێکی وانییە کە خەڵک لەم بوارە بە عاشق بڕائیشی لەسەر بکە ئیلا بۆ هەندێک کەسێ بۆ خوێندنی توانەسازی یا بەینە بۆی دەرەچە بیتاقێکەوە چی خوێنێ بێەوەی خەمێکیە بێ لە خەونی خەڵک بێەوەی بگەڕێن بە دوای کەسێکە شەو ڕۆژ بە دیارەمە دۆکمنتکردنیوانە تەشجیعیکەن بۆی بیکە بابەتێکی توێژینەوە خێرا تەرجمەیکەن هەمانە لا بەلا هەمانە بۆچی بەس کۆکراوەیەک نییە لە ئەوروپاش زۆر کەسی خوێنەوار هەیە خوێنەر هەیە کە ئەگەڕێ بە دوایان بابەتانە لە زۆر ڕۆوانی ئیشی کردووە بەڵام کۆکراوەیەک نییە کە حکوومەتی هەرێمیان خوێندنی باڵا گرنگی بەم بابەتە باوە بە گرنگی وەریگرێ بتوانێت لە عشیفخانەیەکە کە نیمانە تا ئێستا دروستی بکە و دای بنێ و بتوانین مستەفید بکە لە شوێنێکی وابیانی کاکە ئاری ساحرخان ئێمە لە چەندی کۆنفرانسەکە باسەکەین یا ئەو کتێبانی کە بەحسەکەی بەسەرەکە ئەڵێ نمونەی جینۆساید دەڵێ ئەرمەنی و هۆلاکۆست و کەمبۆدیا و ڕاوەندە ئەی باشە ئەی کورد لەکوێیە بەشەتی ینی هەموو ئەندەنیازانی کە کورد جینۆساید کراوە جینۆساید دەکرێت نەکرد لە ئیستا لەوە پێشی ئەمە جینۆساید کراوین لە تورکیا لە ئێران لە سووریا لێرە بەردەوام جینۆساید بەڵام هیچ بابەتێکی توێژینەوەی وامان نییە کە ئەمە من لێرەوە پەیامەکە من نێرم بۆ خوێندنی باڵا کە حکوومەتی هەرێم کە بودجەی تایبەتی و سپۆرتی تایبەتی دابنرێ بۆ خوێندکارانی نەکرد لە بواری جینۆسایدی کووردا ئیش بکەن بەڵکو شارەزاییان هەبێت لە جینۆسایدی نەتەوەکانی تریشە لە ئەرمەنیا لە هۆلاکۆستا لە جوولەکە لە کەمبۆدیا لە هەموو ئەو
نەتەوانەی تر کە ئەمیان بەسەراتەوە بۆ ئەوی هەتا تێگەشتنت زیاتر هەبێ بەرامبەری لێرە زیاتر گرنگی پێیاکەی نەبوونی مۆزەخانە لێرە بە هۆکارێکی زۆر زۆر خراپ بۆ نەهێشتنەوەی ئەم شتان گەلێکی تر وایە ئەم هەموو کەلوپەلە بەجێماوی کە لە ئەنفالدا هەیە ئەم هەموو گۆڕانی کە تا ئێستا هەڵدراوەتەوە و کەلوپەلەکانی راوەتەوە ئێستا خاوەنی چی دەبوو لە ڕووی مۆزەخانەوە جا قوربان جاگەم بەراورد بکەین بەڕاستی من لە دوێنێوانی هەر چەند جارێکی سەیرێکم ئەمێ بەراورد دێ بکەم لە بینی خۆمانە عەرز و ئاسمانی فەرقە ناتوانانی هیچ بەراورد دێ بکەی یعنی بەداتا من شەو ڕۆژێکم ڕێگەم بێ لێرە باسی ئەو بکەم کە هۆلاکۆس چەندێ مۆزەخانەی هەیە لە دنیا لە ئەوروپا چەندی هەیە یعنی بەڕاستی بەداتایە کە ئاینەکە ڕەنگەشیاو نەبێ دانە باسی ئەو هەموو گەلەریە و مۆزەخانە و مۆنمنتانە بکەیت کە جوولەکە هەوڵیاوە لە تەواوی وڵاتانی ئەوروپا بیکە لە 47 وڵاتی دنیا ئەو مۆزەخانە و مۆنمنتی هەیە لە هەر وڵاتێک و بریتانیا 67 سنتەری توێژینەوە و مۆنمنت و مۆزەخانەی هەیە ئەجا بگرە لە شارەکان و لە ویلایەتەکانی ئەمریکا لە هەر شوێنێکە چەند سنتەر و توێژەرەوەیکی سەکەشت پێ بڕم بینێرانی خۆشەویست ئەمە بەشێکە لە کارەکانی دکتۆر عوسمان قادر کە وەکو خۆی وتی لەسەر گزۆشتەکان و چیرۆک و هەست و نستەکانی ئەو کەسانەی کە لێ وەرگرتوون کە کەسوکاری قوربانیانی ئەنفالن کارەکانی کردووە. دکتۆر ئەمە تعبیر لە چیەکان ئەم دیمەنێن ئەمە کارێکی ئەمە بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە خۆم شایەت حاڵی بوو کاتێکە لە چیاکان وەگە چەند هاوڕێیەکی پێشمەرگەم کە نەمانەتوانی هیچ دیفاعک و هیچ سەنگەریان لێ بگرین ئەمان بینی بە چای خۆمان خەڵکی دیەکانیان چۆن کۆ کردوانیە بە دوای یەکە تەمان بە فێڵ سەرتاکۆیان کردنەوە بەوەی کەوا بیانی ئۆردوگا بە بیانەوەیکەوە شوێنێکی شایستەتریان بە دروستەکان دووریانە خەنەوانەوە ناخۆشی نەهامەتانیکەیانە کۆیان کردنەوەوانێ بۆیە خەڵکەکە بەدایان نەچوون و هەمە ڕچمیان کرد و ئەوە بەس دوایی تر ئاوا دەوردا بە دوایەوە مەرحەلە بینی کچ و کوڕ جیاکەنەوانێ ژن و پیا لێک جیاکەنەوانێ ئەوەی کەوا هێز و توانە و قودرەتی هەبێ گەنج بێ و دەودەیتە بەرە و نەمانە چێ نامێ نازان بۆ کوێیانە بن تا ئێستاش نازانین بچیان لێکردوون و مشکلەکەمان ئێمەوەیە تا ئێستا داتایەکی نووسی نیشمانێ کەسێکی وایتیانە بۆ کە قەڵم و کاغەزێکی پێ بە بڵێمە تۆزێکی کاکوژن یا ڕەفیقانی ئەمەیان برد لەو لاوە کوشتیانن ئەم هەموو مەقابرە جەماعیانمان هەڵاوەتەوە تا ئێستا دەستنووسێکمان پێیان نەکردوتیایە بڵێ من خانەوادەکەم ئەوەیە یا من ئەوەم دابڕاوم ئەوەم بکردو نازام چی بکەم و ئێستا نازام چیم لێ یعنی ئەم هەموو گۆڕە بە کۆمەڵانە هەڵدراوەتەوە تا ئێستا ئێمە پەیامێکمان لە کەسێکەوە پێ نەگەیشتووە بەداخەوە نەکتەنیا ئێستاوانە دۆزراوەوە لەمە بە دوای هەوڵ نییە بۆ ئەوەی کە ئەو تاوانە با بڵێن بە فەرامۆشی نەسپێردرێ جا دکتۆر ئێستا نمونونەکان هەر لەگەڵ قسەکانی ئێمە خەریکە ئەڕوا پێم خۆشە جەنابەت باسێکی ئەمە بکەیت تایبەتمەندی ئەو هوەرە یان ئێستا ئەو هێڵکاری کە جەنابەت سەرقاڵی گێڕانەوەی ئەنفالیت لە ڕێگەیەوە ئەبێ چی بێت بۆ ئەوەی کە هەم زامەکە بگێڕێتەوە هەم ئەوەی کە تاوانەکە نیشان بات هەم ئەوەی کە ئاگای لە هەستەکان بچون لە قسەکانیشتا باسی ئەوت کرد کە تەنانەت تۆ ئەبێ شتێ بێ هەستی شیتیا بگێڕێتەوە خۆی شتەکە هەمووی پەیوەندی بە هەستەوە هەیە من هیچ شتێک ناتوانم لە ئەماجنەیشتنی خۆمەوە بێنم یعنی ستایلیشتنی خۆم جیاوازە بەداخەوانە من یعنی لە دوایەوەی کە پێشەوەی ئەنفال ڕوو با کۆمەڵێ کارم هەبوو تعبیری لە ئازار کرد بەڵام گیانم ئازار نەبووە بەس کاتێک ئەم کارم بینی هەموو ژیانم بوو بۆەوە کە بینیم هیچ میدیایەکی ئاسمانی و نووسین و زمینی باسی ناکە و ئەمە لە چەترێکە ڕوویە کە هیچ کەسێک خۆی نەکرد بەخاوەنی هیچ کەسێکیش لەسەی ناتەقسە دوایە کە چوومە ئەوروپا کە دنیایش کەم بۆ کرایە تەماشاکەم بەڵێ بە ئاگان و چاویان نوقانوە ئەمەش شۆکێکی کە بوو لەوەی کە لە پێشانگایەکمان لە سووریا کوێتیەکان کە خۆیان تووشی ڕوبەڕووی ئەوە ببوونەوە هاتن احترافیان کە بەڵێ ئاگامان لێ چوینە بەریتانیا ئاگامان ئایانی زۆرشتمان بینی کە ئەم شتە بەڵێ حەدەسەکە ڕوویا و ئەمان بە ئاگان بەس نایانەوێ ڕووناکی بخەنە سەر کەوتۆ سەر ئێمە ئایمە چۆن پێداگریەکەی ئەم شتە بیێڵینەوە لە ساکیری خەڵکە بەڕاستیەوەی کە من لێرە نائیکەم کاری من تەواو بۆ لێرە ئێستا ئیشی مؤسسەیە کە بێ ئەم شتە بیکا بە کات بیکا بە پۆستکات بیکا بە کتێب توێژینەوەی لەسەر بکە باس لە ڕووی سایکۆلۆژی و باس لە دڕندەیی ڕژێمێکی بەعسکا بۆ نەقینی لەم خەڵکەی کووردە بۆ نەقینی لەم داسکێبەی کووردە ئەچێ کانیا و پڕەکاتەوانێک زەهراویەکە بۆ هێندە ئەو نەڕقەکە ئەمە کارێکی سایکۆلۆژیە کە بێ کەسیکە بێک لە سلم ئەم ڕۆیە کار بکات جگەلەوەی من ڕوویکی مێژووی هەیە ئەنجا ڕوویکی هوەریشی هەیە بەداخۆ ئێمە لە کوردستانێکی پان و بەرینە سیدوان 14 ساڵە تا ئێستا ژوورێکمان نییە بۆ ئەوەی ئەم ئازارانەی یابێت تۆ میوانێک دێ شوێنێکت نییە بۆی بەری پیشانی بی
کۆنفرانسێکەکەی شوێنێکمان نییە بۆی بەرین پیشانی بین بڵێنەمە پاشماوەی ڕژێمی باسە پاژماوەی ئەو خەڵکەیەکە لێرە ژیاون و ئەمە شتەکانیانە ئەمە کەلوپەلەکانیانە ماڵەکانیانە ئەمانەمان هیچ نەهێشتۆتەوە ئێمە دەبوو لە هەموو شوێن و کون و کەلەبەرێکی ئەو شوێنانی کە ئەنفالی لەکراوە تایتڵ و تابلۆمان هەبێکە ئەمە زۆنی ئەنفالی یەکە زۆنفان ئەرفالی دووە لێرانە فلانەکەس هات ئەمە فلانەکەسی ڕمی کرد کۆڵانەکەسیان کۆ کردەوە ئەمانە مێژوو پێمانە لەبێ فێر بین ئێمە لە چەندین یعنی شوێنی لە ئەڵمانیا لە پۆلۆنیا لە زۆر شوێنی کە حەدیثانە ڕوویەوە دێیانوەکو خۆی یەشتۆتەوە شاریانوەکو خۆی یەشتۆتەوە ئێمە دەستکاری هەموو شتێک ئەو شتانەمان کردو کە ئازارەکانمانی پێدامان پۆچیوە کە بەرێکی بۆی خەڵک نەیبینێ. دکتۆر ئێستا بابەتی مۆنومنت لەم نێوانەیە دێتە ئاراوە بڵێ بەڕای جەنابەت مۆنومنت تا چەند دەتوانێت کارا بێت؟ مۆنیمنت زۆر زۆر گرنگە بەڵام مۆنیمنت بە تێرمە ئاکادمی و تێستیەکەی خۆی نەک بەم شێوەی کە ئێمە لێرە گرتووانە بەر لە هەر شوێنەکە یەکێک ئەتوانێت پێکەرێ دروستکە و یا یەکێکینەکە ئەوە ئەکا دایانێت ئەبێ بە شێوازە دروستەکەی چۆن بێت شێوانە دروستەکەی بێ کەسێک ئەبێ کەسێکی بەتوانە کە ئەزمموونێکی ئازاری هەبێ لەگەڵیا بە دوچوونێکی هەبوو بێ لەم بابەتەوە و بتوانێت کانیزمای چوا دروستکە کە توێژینەوەی بەدەست بەدواوە بێ و ئازاری ئەو کەسی پێوە بێ کە باکراوندێکی بەهێزی هەبێ لەسەری. مۆنیمنت زۆر گرنگە گرنگی پێبین کە نەکرد ئەوە بکرێت و بەیوا بڕێت و بڵێ ئەوە مۆنیمنتە نەخێر مۆنیمنت ئەوەیە کە لە ئێمە بەس بنمونە باسی سلێمانی خۆیەکەی ئێمە بەس لە ناو شاری سلێمانیا بەدەیان قوربانیمانەیە لە شارەکە لەسەر جادەکانە کە خەڵکمان بینیوە ڕەمی کراون ئەعدام کراون کوژراون ئەویان کردووە لە هەولێر هەمانە لە دووەکەمان ئەڕێ بە ناو شارەکە کەسێک شتێک نبینێ حەدەسێ نبینێ ڕاست ئێمە لەم شوێنانە کە ئەیکەین چۆن جاران ئەچینە سەر شخصێک ئەیان و ئەوە ئەگەرێکێ مناڵی نەبێ مناڵی ئەبێ بچینە سەر ئەو شخصا پیرۆزیکەین گوڵی بووە بین نانی بووە بین ئەوەی بۆ بین یان قودوسیەتی کێنێ کە تو ئەم مۆنیمنتە کردی هەڵبەتە من ناتوانم بە ئاسانی بینی کە مە پەیوەندی بە تەربیەوەیە بەڕاستی لە سەرەتاوە بێ مناڵ فێری هونەر بکرێ و من فێری مۆنیمنت کرێ ئەبێ هەفتانە بچی لەسەر ئەمە چەپکە گوڵی ئەوەی کەوا بیخینە سەر ئەم مۆنیمنتە من بەنمونە ئیستا مۆنیمنتێکم لە چەمچەماڵەیە کە کردومە بە هاوکاری برادرانی چەمچەماڵ دڵسۆزان خۆشەویستان لەوێن بەڵام نبینم کە عادەتێکی وایان دروست کرد بێ کە بەردەوام بچنە سەر ئەوێ چەپکە گوڵی ڕێزیێنان دابنێن بۆ کەسوکاری خۆیان و ئەمە ئەبێت تکای بێتەوە لە باقی ئەو مۆنیمنتانی کە هەن مۆنیمنتە جاری وا هەیە بەس پەیکەرێکە لە شوێنێکە یان نووسینێکە یان ڕەمزیەکە بە شێوەیەکی جوان ئەیهێڵی توانێکەوە بڵین ئەو حەدەسەت بیر بخاتەوە خۆی مۆنیمنت بۆ چییە بۆ ئەوی بمێنێتەوە بۆی لە زاکرێتە بێنێت ئێمە لەم شاخانە بڕین بەدیان مۆنیمنتی تایە هینی سەردەمی ئاشوورەکانە کە دیەکانە مادەکانە ماو نەتوانێت حرمەتیان ناگری نازانین چی وڵاتانەوە دێن سەیریەکەن بەڵام خۆمان ناچینە سەریچین بەداخەوە چند نیشانەی فیشکی لێگرنەوەوانە ئەوی ناگێت ئێمە گرنگە کە بەداخەوانەیە کە زۆر درەنگە بەڵام هێشتا نەچۆ بچێ لە ئیستاوە لە سەردەمی ڕەوزەوە و لە حەزانە و لە مەکت ئیبتیداییەوانەیە مناڵ فێریەوە بکەین کە بچێتە مۆزەخانە بچێتە گەلێری ڕێز لە هونەر بگرێ هونەر ئێمە بە زۆر زۆر گرنگە هونەر ئێمە لە ڕابردوایەڵێتەوە فێری لێ فێرە بین ئەو گەلەی ڕێز لە ڕابردوو نەگرێ ئایندەی نییە ئەمە داتایەکە یعنی ئێمە بەسەریا ڕۆشتی نەتوانێت بزانێ ئێمە چەندین جینۆسایدمان هەیە کە بیرمان نییە ڕەنگەن چەندیش بڕۆین پێ نابین کە بە کۆمەڵ ڕوئەیە تازەکانمان بیرنیە جاوەرە کۆنەکان نووسراوێکی واژ نییە کە وەکو ببوورە ینی لە نووسراوە من دایما ئەمە بە برادرانی تۆژەرەوە ئاڵێم یعنی چەند نووسینمان هەبێ لەسەر جینۆساید کەمە واوەی کە کراوە هەر زۆر کەمە ئەجا بێت تەرجمە کریا بێ بەدایان زمان دیکە بەڵام لەگەڵ ئەوەشە هیچی ناگاتە سەر ئەو مۆنیمنت و شوێنە گرنگانەی کە تۆ بە وێنە ئەیهێڵیتەوە چکم هونەر بەردەوام تۆ بەرکەوتە هەیە بەرامبەری بەڵام کتێب ئەچێتە شێڵفەکانەوە ئەچێتە کتێبخانەکانەوە ئەگەر کەسێک توێژەرەوە نەبێ کەسێک مهم نەبێ لێ ناچە بیخوێنێتەوە بەس ئێمەمانان کە بەلای هینە سلێمانی میلانیۆمان ڕۆیت ئەو مۆنیمنتە بینیت مناڵەکەی پرسیارەکە
ئەو پرسیارە بۆ باوکی ئەگەر نەشی زانێ بە دوایە گەڕێوێ مناڵەکەی تێبگەین ئەمە چییە؟ ئەم مناڵە ئەبێ بە زاکیرە لای ئەهێڵێتەوە. باشە دکتۆر لە مۆنومنتا ئەو شێو شەیپا چی بڕیاری لێدا بۆ نە تۆ لە زمچەماڵ خۆ مۆنومنتت کردو هە بەڕابەر مۆنومنتی شێدا مۆنومنتێکی تریش هەیە وەفتێک بیانیەکێتە ئەم وڵاتە دەیەوێت تازە گوڵینەیەک لەسەر ئەم تراژیدیا و مەرگەساتی ئێمەدا بنێ ئەم شێو شەیپا پەیامەکە ئەگەێنێت ینی چۆن چی بڕیارەدا لە شێوە؟ وەڵا ئەتوانی بە دوچوونی بۆ بکەین ئەوەی کە من دیارە کە کردومە لە دوای ئەزمونێکی 40 ساڵی 45 ساڵیەوە میشم کردو و بە ئازارێکی زۆریشەوە کە وای لێ کردوم کە ئەو کارە دروست بکەم بەڵام دەکرێت بە دوچوون بۆ بکرێت بۆ کەسانی کە شارەزان لەو بابەتەوانی ئایامە گرنگی خۆی هەبووە ئازارەکە گەیەنێ یا ئەو کەسانی لە ڕووی هوەرێوانە ئەتوانن خوێندنەوە بۆ کارە نەکەن بەست بۆ ئەو شێوەی کە تۆ بێت لێ دروستیکەی چی شتێک بڕیارەدا لەوە ینی شێوەیەک تعبیر بێت لە قەزیەکە ئێستا من هەرویستم ئەوەت پێ بڵم کە ئەمە علاقی بە تێگەشتنی هوەریەوەیە ئەوەی کە باسی یەکەم کە لە سەرەتای مناڵیەوانی ئێمە مناڵە بە فێر بکەین کە هوەری خۆش بێ و چۆن لە هوەر تێبگا و چۆن هوەر ببێ بە لەشە لە ژیانی هوەر هەر ئەوە نییە وێنە بکێشی ئێمە زانست هوەرە یعنی ئێمە مام ئەگەر بیری لێ بکەینەوە ئەگەر مامۆستایەکمان بەس خەتی خۆش بوو بیان لە خۆمانە زیاتر حەزمان دەرزەکەی کردووە ئەگەر مامۆستایەک لە وێنە کێش بوو بێت کە جوگرافیای بۆ شەرح کردوین چەندی حەزمان لە دەرزەکەی کردووە بە جوانی عینەکانی بۆ کردوین مامۆستایەکی فیزیا ئەگەر بە وێنە کێش بوو بێت چەندێ بە جوانی ئەو گۆڕانکاریانی لە فیزیا یا ئەو حەدەسانی فیزیای بۆ شەرح کردوین بۆ هەروەها بۆ ئەحیاش کە عینەکی لەبەرەوە هوەر ژیانە بس هنر لەگەڵ زانست و علم و معریفات دێتوانێەوە تێکەڵە بەیەک و ئێمە ئەبێت لە ڕێی هوەرەوە لە وڵاتان ئەمڕۆ چەند نەگەی ئەمڕۆ چەندین ساڵە چەندین دەیە کە لە ڕێی هوەرەوە مناڵفێری زانستەکەن کە دەستی جوان بشووە کە ئاگا بێت لە خۆی ڕێفرێندلی بێ لەگەڵ خەڵکە بتوانێت لەگەڵ کەسیکا کایە بکە یاری بکە بە دوای زانستا بگەڕێ هەر لە ڕێی هوەرەوەیە باشە دکتۆرەگەوکو دوایین پرسیارش بیکەم هوەر و هەموو ئەم کارانەی کە ئاکرێت دەبنە دڵنەوەی بۆ کەسوکاری قوربانیان یان چی بکەین دواسی 4 ساڵ ئێمە هۆکارێک بن بۆ دڵنەوەی کەسوکاری قوربانیان چی بکرێت؟ ئەمە پرسیارێکی زۆر قورسە و ئەمە هەنگاوی گەورەی ئێوێ کە نەمان ناوە گەنجی لەمە ئەوەیەکەوە وتم گەنجی بابەتی بەحسیمان هەبێت لە ڕوویەکەوانە سنتەر و توێژینەوەکانی پەیوەندیدار لە حکوومەتەوە گەنجی من بابەتە با تەشجیع ئەو کەسانە بکات لەم بۆوانە نووسیا خوێنێتەوە بڵاو بکاتەوە جگەلەوە یەکشت هەیە زۆر گرنگە بۆ قوربانیانی ئەنفال کە بکرێت ئەوان چاوەڕێی پارە نین پاداشتیان بیتە ئەوەی من تێکەڵیان بۆوان نەفەسیان زۆر بەرزە ئەوانەیە کە قوربانی ئەنفالن هیچ چاوەڕێەوە نین کەسێ معاشێکی بۆ بڕیتەوە پارتی بیتەوە ئەوەی دڵنەوەیەوانەکە کەوا چۆن ئەوانەی کە ئەو کاری بەسەر هێناون بتوانن بیان بینن ڕەتفعلێکیان بنەوە من بە نمونە فرەخاوەر هەیە کە 4 ساڵ پێش تا وەفاتی کردووە ڕۆحی شاد بێ 27 لە خانەوادەکەی بەر ئەنفال کەوتووە یان ئەنفال بکراوە یەکێ لە ئاخ و نیزاکانی ئەوەیە کاڵێم کە پێمەوت هیچ نییە یا چیت هەیە ژوورێکی بچکۆلەی ماوە لە کاتێکاوە نازانم چەند سەرحەیوانم هەبووە لە کاتی خۆیان بیرم نییە چەند شوانم هەبووە لەسەر ئەو ماوەتەوە سەر ژوورێکی بچکۆلە کە لایەتی کە پێمەوە ئەفسوسیاڵە کێشایی کوڕەکەم خۆ من ئەوە نام کوژەکە ئیستا هیچم نییە ئەوە من کوژە تۆزی مۆنیکای ئەو کەسێک کە کوڕەکانی من نیە بەگرت هەموو بەیانێک بەردەوی ماڵەکەما دێ ئەمە ئازارە هەتا ئەم پەیامە نەگاتە قوربانیەکان نێمە ناتوانین بە پارە دڵنەوەیەوان بکەین زۆر گرنگە ئێمە بتوانین دڵنەوەی ئەوان بۆ شێ بکەین یاسایە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە پەرلەمانەوەیە بێ ئەو کارە بکە ئەجینە لە مێژومانە ئەم جاشایەتی و خۆفرۆشیە بەردەوامە بێ و من ناتوانم لێرەشا بڵم هەموو جاشەکانی خراپ بوون جاشیش هەیە کە ڕزگارکەری کۆمەڵی خەڵکی باش من خۆمێشێکم لەوانەیەکەوە ئەگەر لە ماڵە کەسوکاری جاشە نەبوومایە لە چەمچەمە ڕزگارم نابوو ناتوانم ئەوە نەڵێم بەڵام ئەبێ ئەوەش بڵم کە بە هەر ئەوان بوون کە چوونەتە بەدەیان گوند لە گەرمیانە کە حکوومەتی عێراقی لە سەردەمی دروستبوونیەوە تایە نەبووە
دکتۆر عوسمان قادر پسپۆڕی هونەری لە بواری دۆکمنتکردنی ئەنفال و جینۆسایدی کورد زۆر دەسپاس بۆم دەرفەتی شانازیەکەی کە کەسی وەک تۆمانەیە خەمخۆرە لە بواری جینۆساید و ئەم قەزیانی کێسا دەستە خۆش بێت دووبارە.